ئەزیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ. مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری خوا محەممەد الموستەفا لە هەموو لایەکتان پیرۆز بێ. بەنامەیەم جارە دەمەوێت لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان دەربارەی مانگی مەولود و خۆشحاڵیان بەهاتنی ئەم مانگە قسە بکەم، بزانم تا چەند لەگەڵ مانگی مەولودا دڵخۆشن و تا چەند گرنگە ئێمە تەنها بەیادکردنەوەیەکی لە ساڵێکە یەک ڕۆژ یاخود یەک مانگ نەبێ، هەمیشە بتوانین سونەتەکانی پێغەمبەری خوا جێبەجێ بکەین. واگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا ببینن چی پێڵێن؟ ئەم پرسیارانە لەگەڵ هاوڵاتیان ئاکەم زاینەوان وەڵامیان چێ بێ لەگەڵمانە بن فەرموو. ئەگە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکەین دیتر لەوە زیاتر زەلیل نابین. پێشەوە ئێمە لە سایەوە ئێستا ئاوە بە ئیسراحەتەژین. دڵسۆزی پێغەمبەر باس ناکرێ، یانێ ئەوەنە گەورەی هەموو عالەم سەرسامی بوو، هەموو دنیا هەموو جیهان سەرسامی وتەکانێتی. نۆکەریەکەم ئەم بە خۆڵیژێت پێخەی من بە قوربانی ئەو خاکوەوەتە نەژە بووم کە ئەوی لێ هەیە. هەموو کاتێ لە دڵمایە. سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش باش کاک. چاو ماچەکەم. مانگی مەولودە، مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چه هەستێکت هەیە؟ بەڕاستی سەرەتا پیرۆزبایی لە هەموو گەلانی جیهانەکەم، بە تایبەتی خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان هەمیشە دەست پێشخەرن بۆ مانگی مەولود و یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تۆ خۆت چەندێ خۆشحاڵی کاڵێنەوە لە مانگی مەولود؟ بەڕاستی زۆر خۆشحاڵم بەم مانگە و بەیانی ئینشەڵا لە زۆربەی مەراسیمەکانە بەشداریەکەین لەو یادەیە. خوای گەورە عومر بە هەرچی بتوانین خۆشی خۆمان دەرئەبڕین بە عیبادەت، زیاتر عیبادەت زۆر دەورە بینێ لەو ڕۆژەیە لەسەروی هەموو شتێکەوەی و ئینشەڵا بەخێر سەڵاوەتدان ئیشێکی زۆر زەرورە. زۆر باشە. تۆ وەکو خۆت وەکو گەنجێک ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ببینی چی پێڵێ، چی هەستێک دەبی؟ چی بوترێ بەرامبەرە و نازانم، ینی هیچ شتێ نییە بەرامبەرە بوترێ، هیوای وەسفی نییە، ینی چی ئەڵێ داوای شەفاعەتی لەکەین بۆ ئەم گەلە، شەفاعەتی ئەو هەموو شتێکە بۆ مرۆڤ. ئەبینین لێرە و لەوێ هەندی هێرشی ناڕەوا کرێتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام یاخود کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەم هێرشە ناڕەوایانە بوو. بەڕاستی ئەگەر ئێمە بیر بکەینەوە زمانی پێشوو زۆر فەرقی هەیە لەگەڵ ئێستا. جیلی پێشتر بەڕاستی زۆر مەزبووتر و مەربووتر بوون لەگەڵ دینە. ئێستا ئەمانەی کەوا هاتوون ئەیانەوێت دین ناشرین بێ، ئەیانەوێت دین بگۆڕن بەرەو ڕێگایەکی ناشرین، ئەیانەوێت هەدەفەکە چییە؟ ئەیانەوێت دین بگۆڕن ناشرینی کەن، بەڵام دینی ئیسلام لە خوای گەورە بەزیابێ هەمیشە بەرەو پێشەچێ و هەرگیز ناچێتە دوا و ئینشەڵا هەر لە بەرزیایە. ئەوە نەخۆشەویستە، ئەوە نەخۆشەویستە ئێستا بێ بچی. قەت نەتبینیوە لە خەوتار؟ نەوەڵڵای حەزەکەی ببینی؟ ئارە وەڵڵا جا لەوە خۆشی ترێ بێت لە دنیا. باشە، بەڵام ئێمە وەکو کوردی مسلمانین، بەڵام ئەبینین لێرە و لەوێ هەندێک کەس هێرشەکەنە سەر ئیسلام، هەندێک کەس هێرشەکەنە سەر کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو هێرشە ناڕەوایانە بووە. ئەوانە کافرن کاک، ئەوانە خوانەی داوە بیان، خوانەی داوە بیان. ڕەنگە کەسایەتی پێغەمبەریش نەناسن بە باش. نه ئەوانە هیچ ڕەحمێک لە دڵیانە نییە، هەتا ڕەحمیان نییە بەرامبەر بە عەولاغان خۆشیان. چونکە ئەگەر بیناسە نەزانن کە ئەو چەند دڵسۆزی ئێمە وایە. هەر ئەوە هینێکە خۆشەویستێکی هەموو ئیسلامە، بەس ئەوانش کەوان دڵسۆزی هەموو کەسێک بووە لەسەر کەسێکە، هەموو کەسێکە، هەموو کە یعنی ئەوانشی کە یعنی لەگەڵ خۆمانیان نەبن، ئەو ئەجنەبیانە بە حاڵەکاتێکی وا بزان لەوانەیە وا بچێتە دڵیانەوە کە هەستی وایە خۆیان دەربڕن بەرام بەو پێغەمبەرێتە بڵێن چی. بەس ئەوانی کە خۆشمان لەگەڵ خۆشمانە ئیسلامن و شایەتوێن بە خۆشمان ئێنن درۆغن، ئەوانە ئیسلام نین. ئەبێ سونەتەکانی جێبەجێ بکەین ئەگەر ڕاست بکەین. هەمووی وایە. ئینشەڵا خوای گەورە ڕۆژە لە ڕۆژان ئەوەشی بە نسیب بکات بتوانین مەولۆیەکی گەورەش بکەین. سڵاوت لێبێ. سڵاو سەرچاو مەخێن سەرچاو. ڕاستەکەم مانگی مەولودە، مانگی لەدایکبوونی پێغەمبەری نازدارمانە. هەستی چۆنە لەم مانگەیە؟ زۆر هەستێکی خۆشم هەیە، هیوادارم خوای گەورە نییە بەزەیی بەم میلەتا بێتەوە نییە مسلمان سەرخەت ئینشاڵڵا. ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینێ دوو بە دوو بە یەکەوە بن چی پێڵێ؟
دەستەکانی ماجەکەم ئەم لاولاکانی ماجەکەم ئەیتر ئەو پەڕی خۆشحاڵی خۆم دەرەبڕم پێت خۆشە ڕۆژە زۆر زۆریشم پێ خۆشە زۆر هیوایەتم ئەوەیە نییە لە خەوی شابی بینیم خی گەورە بیکا بە نسیبمان لە نزیکەوە ئیشەڵڵا خەڵکی خۆمان زۆر گرنگی بە مانگەدا ینی ئەمە مسلمانەتی گەلی کورد ناسەلمێنێ بۆ کەسانی کە بە شێوازێکی دیکە بیر لە ئێمە بەتاکیید ئەمە مسلمانەتی کورد ئەچەسپێنێ کە کورد چەنە مسلمانە چەنە دیندارە چەنە حەقوازە چەنە نییە بەرنامەی خۆی گەورە پێش جێبەجێ ئەکات چیت بینیوە لەو مانگەیە کە خەڵگەی کابڕیت وەڵی بینیومە خێر و خێراتم بینی و دەستیان بەسەر فەقیرا هێناوە بەسەر هەتیوا هێناوە یارمەتی خەڵکیان ناوە بە تاکیید خۆشەویستی ئەو مانگەیە کە ئاوە بە تاکیید چونکە تۆ ئەگەر نییە ئیسلام نەبی یاخود مسلمان نەبیت پەیڕەوی نییە ئەو ئاەت و قورئانی خی گەورە نەکەیت لەوانەیە بڵم نییە ئەم گرنگ نییە بەڵێ بۆت گرنگ نییە ئەم ڕحمیەتە لە دڵتا نابێت سڵاواتێک لێ بنێ هەزار سڵاوە لە دیداری پاکی محەممەد صلی الله علیه وسلم ئەگەر بکرایە ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا ببینی چیت پێ بمبینایە خۆشەویستیم بۆ دەرە بڕی ئەم لاو ماچە کرد لە باوش مەگرم خستە سەرم خۆشە نەم خۆشەوی ئێستاش هەر خۆشمەوێ کە نەشم دیوە بینەوە بەڵام خۆشەویست لە دڵمایە هەموو کاتێ لە دڵمایە سڵاواتی زۆر بۆنی اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد الله باشە بەڵام ئەبینین لێرە و لەوێ ئێمە گەلێکی مسلمانی زۆری نما مسلمانی هەندێک جارە بینی هێر شەکرێتە سەر ئیسلام کەسایەتی پێ سەلەم ئەم هێرشە ناڕەوایانە بوو ئەوانە لە دین نەگەشتون دواکەوتون نازان زۆر دواکەوتون تێگە بیر بکەنەوە لە دین شتێکی زۆر گەورەیە تێگە دیانەت شتێکی زۆر گەورەیە زۆر کەسایەتی پێ سەلەمیش نەناسن بە باش نایناسن نەخێر نەوەڵا ڕویان لێ نییە ئەو دڵسۆزی هەموو کەسێک دڵسۆزی هەموو کەسێک هاوکاری هەموو کەسێکە کە بڵێن کردوێتی پێغەمەری خوا ڕێپشانەمەتیشە حتممە وڵا ڕێپشاندەری هەموو مالێمە بەقیت نەحە دەکەم لە مانگە ئەوم پێ خۆشە مانگمانی مەولووەت ئەوەی خێر و خێراتێکە ئەوەی شتێکە مانگی مەولوو هەر بەرەکەتە پێت خۆشە وڵا پێم خۆشە و یاخوا بە خێر بێ مانگی وا پیرۆز هەر نەبوو ناژبێ باشە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینی چی پێ نۆکەریەکەم ئەم بە خۆڵژێت پێخەی چۆن چی پێ بڵێم پێت خۆشە ئەی پێ خۆش دەبرا ڕە بگەی پێغەمبەر پێ خۆش نییە ئەوە حەزەکەی ببینی ئەرە بەخوا بینیوە لە خەوتا ڕۆژێ بەخوا نهاتۆ دەخەوم ئارە بەخوا حەزەکەم بە قوربانی بم کە حەز ناکە پێغەمبەر بێت خەوی باشە بەڵام ببینین ئێمە گەلێکی مسلمانی هەندێک جارە بین هێر شەکرێت سەر پێ سەلەم یانی هێر شەکرێت سەر ئیسلام ئەم هێرشە ناڕەوایانە بوو دێ بڵین ئەوە زاڵم هێرشەکاتە سەرمان ئێمە دەسەڵاتی زاڵمان هەیە کەس دەسەڵاتی زاڵمی نیە ئەمانە زاڵم تووشمانەکەەوە ئاو بۆ بەختیمی کردوین و داماوی کردوین و ناری قسەیەکەی ئەو کوتن و سەر کوتەکەن و بەبێ هیچ خی گەورەوی کا بە نسیب ڕۆژە لە ڕۆژانە و پەنا بەخوا هیوەتی مەشاتێکیش بنێ هەداکەرە سڵاوات دیاری پێغەمبەری نادار صلی الله تعالی علیه وسلم هەزار سڵاو دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم مانگە مانگێکی زۆر پیرۆزە زۆر خۆشەویستە داوا لە مسلمانی سەرجەوی بکەم خاصە مسلمانی ئێمە زۆر تەبایمان ناتەبایمە دروست بوو لە بینمانە بیکەم بەخاتی ئەو خوای و بەخاتی لەدایکبوونی ئەم محەممەد نازاری پێغەمبەری خوایە خەڵک واز هێندێک شت بێنێت خۆشەویستی بنوێنین دۆستاتی بنوێنین خەڵک فەقیرە چاوی لە خەڵک بێ ئەمڕۆ ژیانێکی بەجەرگی خۆمانە بنێ هەندێک شتێ نەیکەینە مشکل پێویست ناکات تۆ من و تۆ مسلمانی ئێمە لەبەر خاتی خوا و لەبەر خاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شتێ بکەین لاوە پێغەمبەری خوا مژدەی بە مسلماناندا هەچ کەسێک بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیللا الله وەشهەدو ئەنە محەممەد رەسوڵ الله من لە ئاگری جەهەنەم نایسووتێرە لە مژدە لەوە خۆش دەبێت چی بۆ ئینسانێت تا چەند دڵسۆزی پێ سەلەم بۆ ئێمە دەرەکەوێت کە ئەو وعدە خۆشانی پێدا دڵسۆزی پێغەمبەر باس ناکریانێ ئەوە گەورەی هەموو عالەم سەرسامی بوو هەموو دنیا هەموو جیهان سەرسامی وتەکانێتی مژدەکانێتی ئێمەش لەو زیاتر سەرسامی لە هەموو دنیا ئەگەر بکرێت ڕۆژە لە ڕۆژان پێ سەلەم نزیکەوە ببینی دوو بە دوو بن چی پێڵ والله ناتوانم هیچی بڵم هەر باوەشی بیاکە ماچی یەکەم ئەپارڕێمەوە لە خواڵم خوایە ئەم شتە جوانت پیشانی مندا
ئەم پێغەمبەر نەزار بینینەکەی بۆ تۆ نیعمەت. بەس بینینەکە دا سوژدەی بۆ عەرزم هاوارەکەم بخوا بەس ناوەر نزیکم ئەوەندە پیرۆزە ئەوەنە جوان ئەوەنە گەورەی ئەوەنە سۆزی لە دڵی ئینسانێتە هەیە گەورە بیکا بە نسیبمان لە نزیکەوە ببینین ئینشاءالله خوازا بینین هەندێک جار هێرشی ناڕوا کرێت سەر کەسایەتی پێ سەلەم لە ناو کوردی خۆمانە کەی ئەم جۆرەشتانە بوون ئەم هێرشە ناڕوانە بوو چۆن مامۆستا باشتر ئەرسێم ئەوانەی کە ئەو هێرشان دەکەن باوەڕ پێ لیانی ئەوە نییە کە لە دین دوور بن واللهی هەڵخەڵەتاون هەڵیان نایناسن هەڵیان خەڵتان دوون شتی سەقەتیان پێوتون والحاصل بە کوردی مختصر لایان داوە هیوادارم ئینشاءڵڵا ئەوانش کە هەندی هەڵیان کردو داوا لە خوا بکەن و خوای گەورە عەفوی زۆرە دەرگای زۆرە لە نزیکەوە بیناسن پایامەکانی بخوێنەوە ئەو کاتە جا بڕیار بن نەک لە دوور بە دوور قسە بکەن و نەتوانن هیچ ڕۆژ لە ڕۆژان نایانتوانی بێن لە مزگەوت گوێ لە خودی مامۆسایە بگرن با یەک ڕۆژ بێن یەک جومعە بێن گوێ لە خودی مامۆسایە بگرن پایامەکان چی؟ لە یەک ڕۆژە سەد دەرەستێک بڕڵا بکە هەزار ساڵ داری پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ بات باوەڕ بێ ئەو کە خەوت بانی ئەچێتە ژیانێکی ترەوە کەواتە باو سڵاواتێک هەزار سڵاوات داری پێغەمبەر صلی الله علیه و سلم هەزار سڵاوات داری پێغەمبەر ئێمە شوێنکەوتمان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شوێن ئاەت و حەدیث کەوین تێگەی براگیان سونەتەکان جێبەجێکەین تێگەی لە قسەکەم ئەگە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکەین دیتر لەوە زیاتر زەلیل نابین ئەمڕۆ مسلمانان بە عامێمە هەمووی زەلیلین زەلیلی ژێردەستی کوفرین تێگەی تەوحیدەکەەوە نییە دوورکەوتونەوە لەو ڕێباز و پەیامەی پێغەمبەری خوا لە تەوحید دوورکەوتوینەوە با بین پێشە مشتێ یەکتاپەرستی خوای گەورە جێبەجێکەین والله هەمووی سەربەرزە بین هەمووی خوای گەورە عیزەتمان بۆ جێڕێتەوانێ بەڵام ئەم شتە لاوەکیانە ئانی بە حەقەت حق نییە نە مسلمانان خۆی پێوە خەریکەن نە خەڵکی عاقڵ و ڕۆشنبیر خۆی پێوە خەریکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی ناوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم مسلمانی جەریء و جوروء و ئینسانی بەقەوەت و بەغیرەتی ئەوێ بەهێزی ئەوێت ئەگەر بکرایە ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینی چیت پێوت چ قسەیەکت لەگەڵا من ئینشاءالله ئومێدم بەخوای گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینم لە قیامەتە بۆ لەبەرەوەی شوێن یەکتاپەرستی خوای گەورە کەوتم بە توانای خۆم ئەوەی توانام بێ شوێن یەکەوم شوێن حەدیث و سونەتەکانی ئەکەوم بەڵام من داواکارم لە مسلمانان داوایان لێ یەکەم یەک ڕیز بن یەک تەبا بن فرقە نەمێنێ لە بینیانە ئەم حیزب حیزمکاریە نەمێنێ لە ژێر لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله هەمووی کۆبنەوانێ ئەگە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکەین دیتر لەوە زیاتر زەلیل نابین پێشەوە ئێمە لە سایەوە ئێستا ئاوە بە ئیسراحەت ئەژین دوتۆزی پێغەمبەر باس ناکریانێ ئەوەنە گەورەی هەموو عالەم سەرسامی بوو هەموو جیهان سەرسامی وتەکانێتی نۆکەریەکەم ئەم بە خۆڵژێت پێخەی من بە قوربانی ئەو خاکوەتەنەژە بووم کە ئەوی لێ هەیە هەموو کاتێ لە دڵمایە چه هەستێک تێکاڵێنەوە مانگی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم و مانگی مەولود والله پێغەمبەر عەلەیهی سەلاتو وسەلام خۆ قودوەتی ئێمەیە باوکی ئێمەیە ئیتر ئێستا من ئەگەر مەولودی باوکم دەبێتەوە هەر زۆر پێم خۆش دەبێتەوە تێگەی بەڵام ئەگەر پێغەمبەر بێتەوە ئەوە چۆن دەبێتەوە شتێکی زۆر مهمەوە تێگەی یعنی بە عەرەبی ئەڵێن نفرح کەثیرا زۆر دڵخۆش بەڵێ زۆر باشە ئێمە لە ناو کوردی خۆمان جەناب داگەداری مەولود دەکەن خێر و خێراتەکەن ئەمانەکەن ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینی لە نزیکەوە چی پێڵێ وەڵا ئەڵێن فریامان کەوە لە دەستی منافقەکان و دەستی ئەوان کە موسڵمان نین نا لە دەستی ئەوان کە موسڵمانن بەڵام منافقین لە دەست منافقەکان ڕزگارمان بەڵێ چونکە ئێمە بەم زەمانە بە تایبەت لە کوردستانی خۆشمانە منافق زۆرمان هەیە تۆ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ببینی کەسێکی هێرش بکاتە سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم یان هێرش بکاتە سەر ئیسلام هجوم لەسەر ئیسلام و لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بکات هەڵوێستت چۆنە قبول ناکەین ئێمە قبول ناکەین ڕەتی شەکەین چونکە ئێمە موسڵمانین دەبێ ئیسلام بپارێزین بە شێوێکی چاک بە شێوێکی معقولەوە نەک بەشەڕکردن و بە ئێمە یعنی ڕەتی ئەو کەسە کەشتیوە ئاگاتەوە بە شێوێکی ئیسلامیە شێوێکی ئەخلاقیە نەک وەکو
وەکو هێرشدا بەڵێ. تی بگەین بەڵێ بە ئەخلاقی يعني بە ئەخلاقی ئیسلام بە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وەکو خۆم خۆشحاڵم و مانگێکی پیرۆزە و هیوادارم بێ بە خێر و خۆشی بۆ هەموو مسلمان. باشە ئەگەر بکرێ ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نزیکەوە ببینی چی پێڵێ و چی هەستێک دەبێت؟ جا وەڵا هەستم وەکو چی بێ بڵم هەموو کەس هەستێکی خۆشیێ بێ ئەگەر شتی واب بێ. چی گفتوگۆیەکی لەگەڵاکە هیچ لەمێ شتا هەیە گفتوگۆ ئەو قسانەی لەگەڵا وەڵا داوای لە یەکەم کە لە دنیا شفاعتم بۆ بکەن دەستمەجە. شەفاعەتت بۆ باش بەڵام مەبینین ئێمە گەلێکی مسلمانی زۆرینە مسلمانی هەندی هێرشی ناڕەوا کرێتە سەر ئیسلام سەر کەسایەتی پێ سەلەم ئەم هێرشە ناڕەوایانە بۆ من یەکێکم لەوانەیە کە زدێ وەسمەوانی و بە زووترین کاتی جوابیان نێمە جوابیان دەیتەوە باش ئەمانە ڕەنگە کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باش نەناسن بۆ ئەم هێرشە ناڕەوایانەکەن تەمان چەندین بە زۆری ئەمانەی ئافرەتانن داوای مافی ئافرەتانەکەن و مسلمان زۆر بە ناڕەوازان وازان کە غەدریان لەکرێ مسلمانم بڕیارە یاوە بەلاکەس مسلمان جوانترین بڕیاری یاوە کە غەدر لە ئافرەتان نەکرێ بەزەوان بە هەڵە تێگەیون بە هەڵە تێگەیشتون بە هەڵە تێگەشتون لە ئاینی ئیسلام. باش تا چەند گرنگە ئێمە شوێنی سونەت و ڕێبازەکەی ئەو بکەین بە کردار نەک تەنها بە قسە بێت. گرنگە ئێمە بەس شوێنی ڕێبازەکەی ئەو کەوین یعنی ئللا ئەوەیە کە ئەم میلەتە نەجاتێ بێ هینە خۆ ئەم فەسادی و هینە ڕێکوێتە ئەم میلەتە ئەوەیەکەی بین ئەوە حاڵێ میلەتەی بە قسە نەبێ بە کردار بێ ئەبێ بە کردار بێ ئەبێ و خەڵکە هەمووی لە لای خۆیەوە هەر کەسە خۆی چاکە. سڵاو لێ سڵاو لە تۆش بەخێر قوربان سەلامت بێ. مانگی مەولودە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستی چۆنە لە مانگە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە ئێمەی کورد ینی زۆر خۆشحاڵین کە مانگی مەولودەکەینەوە خەڵک هەمووی دەستکا بە سەڵاوە زیاتر لێدان سەڵاوە زیاتر لێدا لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم. باشە تۆ سڵاوەتێکمان لەگەڵا لێ بدە. اللهم صل على سيدنا محمد. زۆر باشە تۆ وەکو گەنجێک تا چەند بەگرنی یەزانی ئێمە تەنها مەولود نەبێ بە فیعلی بەکردار شوێن ڕێبازەکەی پێغەمبەری خوا بکەین سونەتەکانی وڵی زۆر باشە گەر ئەوەی ئێستا لەم ڕۆژە بگەڕێتەوە زۆر باشە لە ئێستاە بگەڕێتەوە زۆر باشە. ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا ببینی صلی الله علیه و سلم لە نزیکەوە ببینی هەستی چۆنە بێ و چی پێ؟ هەستێکی زۆر خۆشمە بە دایک و باوکەوە بە قوربانی بووم. بۆچی بۆ ئەم هەستت بۆچی لە چیەوە سەرچاوە؟ یعنی ئەوە پێشەوە ئێمە لە سایەوە ئێستا ئاوە بە ئیسراحەتەژین چونکە خۆمان مسلمانین لەبەر ئەوە بووینەتە مسلمان چونکە ئەو پێشەوە ئێمەیە. تەمان ئەو دڵسۆزترین کەسە بۆ ئێمە ئەوەنە دڵسۆز بۆ بەناوامی خەمی ئەمەی باشە. بەڵام بین لێرە و لەوێ هەندێک هێرشی ناڕوا کرێتە سەر کەسایەتی پێ صلی الله علیه و سلم یا خودئاینی پیرۆزی ئیسلام لەسەرەوە چیە؟ وەڵای ئەوە کارێکی زۆر خراپە یعنی ئەوەی ئەو هێرشانە بۆ کرێ ینی پێ صلی الله علیه و سلم چ زەرەرێکی لاوان داوە کە دێن دەست بەو کەسایەتە پیرۆزانە؟ وەڵای زەرێکی بۆ کەس نییە قازانجی بۆ هەموو خەڵکە بووە بەڵام ئەو خەڵکانەی هێرشیەکەنە سەری کەسی ئەوە هەنا مولحیدن ڕەنگە کەسایەتی پێ صلی الله علیه و سلم باش نەناسن بۆیە ئەم هێرشە ناڕەوایانە ڕاستەکەی لەوانەیە پێشەوەکەی باش نەناسن بۆیە خەڵکی ئێرەی یان خەڵکی شوێنێکی دی خەڵکی شوێنێکی ترم خەڵکی هەولێرم هەولێری باش ئەگەر پێ صلی الله علیه و سلم لێرە ببینی داوەتی ناکەین یعنی بە کۆڵ لە کۆڵ یەگرمەوەتە ماڵەوە یعنی زۆر بە جوانترین شێوە خزمەت یەکەم ئینشاءالله خوای گەورە بیکا بە نسیب ڕۆژە لە ڕۆژان هەمومان بیبین ئینشاءالله. یادێکی زۆر پیرۆزە پێت خۆشە مانگە هەستە جیاوازترە؟ بەڵێ ئەم مانگە هەستم جیاوازترە ئێمە پێغەمبەرێک کە خوای گەورە خۆشەویستی بێت ئێمە بێشەنازی پێ بکەین. زۆر باشە ئەگە بێت و ڕۆژە لە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ببینی چه هەستێک دەبێ و چی پێڵێ؟ پێڵمەی پێغەمبەر فریامان کەوە قەومەکەت بە ناوی دینەکەتەوە لە لێ قەومانایە لە خۆمانە ئاین بە ناوی دینەکەتەوە لە لێ قەومانە ئێستا هەرە مزگەوتە منیتیام من ناتوان تەشغیل بکەم نانی بڵێن ناوی فڵان کەس و فڵان کەس بێنم بەس بە ناوی دین و ئاینەوە توجارتی پێوەکرێت. باش ئەبینین لە هەندێک شوێن هێرشەکرێت سەر کەسایەتی پێ صلی الله علیه و سلم یا خودئاینی پیرۆزی ئیسلام
ئەم هێرشە ناڕەوایانە بۆ کرێت سەر ئیسلام ئەم هێرش ناڕوانیان بۆ لەسەر ئیسلام ئیسلام ئەڵێت زینا مەکە ئیسلام ئەڵێت قەتڵ مەکە ئیسلام ئەڵێت زی مەکە ئیسلام ئەڵێت خۆڵ مەبڕە ئیسلام ئەڵێت درۆ مەکە ئیسلام ئەڵێت بوختان مەکە ئەمە ئیسلام ئاینێکی ڕاستەقینەیە ئەمە ئیسلام ئاینێکی جوانە ئاینێکی پیرۆزە ئەم خەڵکە ئێوە لە ناوی بات ئاینی ئیسلامی 1400 ساڵ و ئەونا بەمانە لە ناو ناچێت بە ملحید و شتە پیسانە مانگێکی پیرۆزە ئەحسن مانگە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر پێغەمبەر ڕاستە هەر ڕێبازی پێغەمبەر ڕاستە هەر ئەسحابی پێغەمبەر و شوێنکەوتووی پێغەمبەر ڕاستە ئیتر چییە ڕاستە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بکرایە تۆ پێغەمبەرت ببینە یاخود لە سەردەمی ئەوە بژایتایە چیت پێ و من بە قوربانی ئەو خاکوەتە نەژە بووم کە ئەوی لێ هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچی ڕێبازی پێغەمبەر بێ لێر پێغەمبەرا بێ سەرکەوتووە و دوڕۆژی باشە هەرچیە لێر پێغەمبەرانە بێ هەرچێ لێ ڕێبازەکەی پێغەمبەرانە بێ دواکەوتووە و خەسارۆمەنە و لەم دنیاش و لەو دنیاش خەسارۆمەند بووە هەنێک کەسە بینین هجومی خراپەکەنە سەر پێ سەلم یاخود هێرشەکەنە سەر هجومەکەنە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم پیام نین ئەوانە هجومەکەنە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم سڵاواتێک بنێرە هەزار سڵاوات لەسەر گیانی پاکی پێغەمبەر سرود و سەلام و ڕەحمەت و بەرەکەت برژێ بەسەر گیانی ئەو پێغەمبەر نازاڵە صلی الله علیه وسلم واللهی هەستێکی زۆر خۆشی هەیە لەبەرەوەی ئەوە کەسێکە کەوە ڕەحمەتە للعالەمینە خۆی گەورە لە قورئانی خۆیدا باسی ئەەکە ینی ڕەحمەتێکە بۆ هەموو جیهان بۆ هەموو کەسانێک نەک هەر بۆ مسلمانان ئێمە زۆر خۆشحاڵین الحمد لله كأيما أمتي أو محمد صلى الله عليه وسلم الحمد لله كمسلمان كخواي جورا هداياتي دائما بوسر ورجاء براستي هسيكي زوز خوش الحمد لله شكر بو خواي جورا ڕۆژێ لە ڕۆژان لە شوێنێک دوو بە دوو لەگەڵ پێ سەلمان ڕوبەڕوویەک بوونەوە چی پێ والله هیچ پێ ناوە هیچ پێ بڵێ بەس ئەتوانم بڵێم الحمد لله كوا لەسەر ڕێبازی تۆم کەوا ئەتوانم مسلمان سنتێک زیندی کەمەوە پڕ بەدڵ ینی حەز دەکەم لە بەهەشتا بیبینم زۆر حەز دەکەم ئینشاءالله نسیب هەمومان لە نزیکەوە ئینشاءالله پشتیان بەخوای ئەبینین هەندێک هێرشی ناڕەوا کرێتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام هەندێک جار کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم هێرشە ناڕەوایانە بۆ کرێت وەڵای قوربان ئەوانە چاویان بە لەدایک بوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵنایەوە چاویشیان بە فەخری کائینات هەڵنایە بەڕاستی ئەوانە دەستێکن یعنی هەموو هەوڵێکیان هەموو کۆشتێکیان ئەوەیە کەوا ینی میلەتی کورد خێزانی کورد لەناو ببن بەس بۆ ئەوەی کەواوە دوو ئەو پێغەمبەر ئازەمان نەکەون صلی الله عليه وسلم نزیکەوە باش نەیناسن بۆی ئەم هێرشانە بەتەکید وایە ئەوانە لە خۆشیان تێنەگەیشتن لە دینەکەی خی گەورەش تێنەگەیشتن ئەگەر تێ بکەن ڕۆژێک لە ڕۆژان هێرش ناکەنە سەر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هێرش ناکەنە سەر مقدساتی ئیسلام سەر دینی کەس بۆ بەتەکید چۆن وەکو باسم کرد خی گەورە ئەفەرمێ ڕەحمەتە للعالەمین یعنی ڕەحمەتێکە بۆ هەموو جیهان نەکو هەر بۆ مسلمانان سپاس دەکەم کاکە سڵاوت لێ زۆر سپاس بەڕێزی مەمنون هەستی چۆنە کاڵێن مانگی مەولودە و مانگی لەدایکبوونی سەروەرمانە پێغەمبەر صلی الله علیه وسلم والله جا هەستێکی خۆشە ئینسان ئەگەر زەڕێ ئیمانی لە دڵا بێ ئەبێ شاد و دڵخۆش بێ چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەت بووە ئەوە باز ناکرێ ینی باشە ڕۆژێک لە ڕۆژان بکرێ لە نزیکەوە لە شوێنێک یەکتر ببینن چی پێڵ والله جا پێڵێم حکمەتی پێ بوو هەنی حکمەتەکەی هەموو شتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆ ئینسان بەڕاستیکە لێ حاڵی بێ چکەیەکە ڕاستە حکمەتی پێ بەڵام کە ئینسان حاڵی نەبوو لێ هیچ سوودێکی پێ ناگەێنێ ئێستایان بینین هێرشەکەن کە بە باشی کەسایەتی پێ صلی الله علیه وسلم نالاسن بۆ هۆکاری ئەو هێرشە ئیمامی شافعی ڕضا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ چۆن ئێمە حەق بناسینەوە بە یەک شت هەر شتێ دژمنایەتی کرا ئەوە بزانە چییە بزانە حەقا هەر شتێک دەسەڵات حکمڕانان لی بێدەنگ بوون ئەوە بزانە هیچە بەڵام لەبەرەوەی دژایەتی دەکەن سوکایەتی پێ دەکەن حەقا ئەنی ئەو قسە ئیمامی شافعی زۆر جوانە تیری دوژمن لە هەرکیەوە بوو ئەوە حەقەکەیە قسە ئیمامی شافعیە و شتێکی زۆر جوانە و پێویست ناکە هیچ تعریفێکی بۆ بکەین با سڵاواتێک لێ بدەین بە بۆنیان اللهم صل على محمد وعلى آل سيدنا محمد
طبعا سنتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێکەین دیتر لەوە زیاتر زەلیل نابین. پێشەوە ئێمە لە سایەوە ئێستا ئەوە بە ئیسراحەت ئەژین. دکتۆری پێغەمبەر باس ناکریان ئەوە گەورەی هەموو عالەم سەرسامی بوو هەموو جیهان سەرسامی وتەکانێتی نۆکەریەکەم ئەم بە خۆڵژێت پێخەی من بە قوربانی ئەو خاکوەتە نەژە بووم کە ئەوی لێ هەیە هەموو کاتێ لە دڵمایە. محوی شاعری لە وەصفی کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بە دوو دێڕە شعر دەفەرمێت چ مەدحێکت بکەم کە لایقی بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله منی بێخێری نالایق کە جبریل سەناخوانە. واتە من چۆن نتوانم وەصفی کەسێک بکەم کە باشترین دروستکراوی خوا کە جبریلە سەناخوانێتی و وەصفیەکە لە قورئانی پیرۆزدا لە زمانی خوای گەورەوە بە ناوی خوای گەورە وەصفی کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلمەکە کە دەفەرمێ وئینەکە لعلی خولق عەظیم یعنی باشترین دروستکراوەکانی خوایە و ئەو کەسایەتیە کە بە بەردەوامی لە خەم و بەژاری ئێمە بووە و لە قیامەتیشە هەر ئەو شەفاعەتکەرمانە و هەر ئەو دڵسۆزی ئێمەیە. هیواداری ئەم مانگە پیرۆزە کە مانگی لەدایکبوونی سەروەرمانە بێتە مای خێر و خۆشی بەرەکەت بۆ میلەتی ئێمە و سەرجە میلەتی مسلمانان و بەرامبەر ئەو هێرشە ناڕەوانەیش ئەوەستینەوە کە لەسەر کەسایەتی و کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاینی پیرۆزی ئیسلامە کرێ. هیوادارین ئەو جۆرە کەسانە بێن لە نزیکەوە پایامەکەی بخوێنەوە تا لە نزیکەوە ئاشنا بن پێی. بەنامەم جارەی مایکی پایاممان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.